دەکەین سەبارەت بە دەستپێکردنەوە یاخود باسکردن لە دەستپێکردنەوەی گفتوگۆکانی نێوان هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی ناوەندی حکوومەتی بەغدا هەروەها لەم ماوەیە زۆر باس لە پرۆژەی بودجەی 2016 عراق دەکرێت تا چەند کورد لەو پشکەی کە بۆی دیاریکرابوو لە 17% سوود دەبینێت و قەیرانی دارایی هەرێم ئەم بابەتە گفتوگۆ دەکەین بە میواندارەتێرێک لە بەڕێزان دکتۆر محەممەد ڕەووف مامۆستای زانکۆ و پسپۆڕی ئابووری کە لە شاری سلێمانیەوە لەگەڵمان دەبێت. بەڵێ هەروەها دلێر محمود ئەندامی خولی پێشووی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان کە بەڕێزیشیان لە ستۆدیۆکانمە لە شاری سلێمان و لەگەڵمان دەبێت. سەرەتا دێمە لای بەڕێزتان کاک دلێر، گەڕانەوەی هەرێم بۆ گفتوگۆکردن لەگەڵ بەغدا لە ئێستاە بۆچیە گەڕێتەوە؟ خۆی بەنسبەت دەرێمی کوردستانەوانەیە پێویستە هەر لە سەرەتاشەوانەیە خۆی هەستی ینی زیاتر ئەوەی لا ڕوون بواکەەوە هەرێمەکە لە چوارچەوەی عێراقدا لە جاتی ئەوەی ئەچێ لەگەڵ وڵاتێکتری دەرەوەی عێراقا گفتوگۆ ئەکا باشتر ئەوە بوو گەڕێتەوە بۆ لای عێراق بۆ بەردەوام بواە گفتوگۆکانی، چونکە تۆ ئێمە دوو قۆناغمان بەسەر بردووە لە هەرێمی کوردستانە بۆ حکمڕانی ئەگەر تەماشا بکەین. سەردەمانێکە ئێمە بودجەمان لە حکوومەتی عێراقەوە بۆ هاتووە سەیرەکەین ئەو بودجەی کە هەمان بووە توانیمانە ئێمە پرۆژاسای بودجەی خۆشمان لە هەرێمی کوردستانە بینە ناو پەرلەمانەوە لە ناو پەرلەمانیشان مناقەشەی بکرێ و پەسەند بگرێ و اینجا دوایی کاری پێ بکرێت، چونکە ئێمە کە باسی لەو کاتە زانیمانە داهاتمان چەنە و خەرجەکانمان چۆنە و پلانیش دانراوە بە چ شێوەیەک خەرج بکرێ بە چ شێوەیە داهات بەدەست بهێنرێت. بەڵام لە دوای ئەوەی سەردەمانە یەمە کەوتینە ئەوەی باسی ئابووری سربەخۆمان کرد کە ئەو ئابووری سربەخۆی خۆی لەخوا زۆر هەڵەگرێکە ناکرێت لێرە باز بکرێم ڕێی من جیاوازە لەگەڵ زۆر خەڵکی تراکە باسی ئەکات ئەوە بۆ کاتێک تری هەڵەگرین بەناوی ئابووری سربەخۆوانەیە هاتین ئێمە دەستمان بر بوو ئەوەی پەیوەندیەکانمان لەگەڵ حکوومەتی عێراقیا تێگا وەکو تێکیشمان نا بە سربەخۆ خۆمان نەوتمان فرۆش باشەکە بە سربەخۆ نەوتمان فرۆش ئێمە ئەوەی کە بە دەستمان هێنا بەشی موچەشی نەکرد نەوکو بەشی کە ئەڵێن موچە بە تاقیتەنیا خۆی فەقەرەیەکە لە فەقەرەکانی بودجەی تەشغیلی بودجەی وەگەڕخستن بڵین فەقەرەیەکەی فەقەرەکانی تری ئەی باشە بودجەی وەبەرهێنان و خزمەتگوزاری و ئاوەدانکردنەوە و ڕێگاوبان و تەندروستی و پەروەردە و هەموو ئەوانەشمان وەستان، بەڵام لە هەمان کاتیشاکە ئێمە تەماشاکەین سێرەکەین ئەو بڕێکە لە زاری سەرچاوە ڕسمیەکانەوە ئەبیسرێ بە تایبەتی وەزیری سامانە سروشتیەکان ئەو بڕێکە ئەڵێ ئێمە ئەینێرینە دەرەوە ئەڵێ ئەتوانین بەرهەمی بهێنین ئێمە ئەوەی خۆی ئەڵێن زۆر زیاترە لەوەی کە حکوومەتی عێراقی ئێستا داوامان لەگەڵ ئەکات لەوە گەڕانەوە بۆ بەغا، بەڵام پێویستە بە هێزێکی چاکەوە بگەڕێتەوە بۆ بەغا پێویستە ئەو وەفدەی کەچێ بۆ وەفدێکی هەم سیاسی هەم هونەری بێت و وەفدێک بێ تەمسیل لە حکوومەتی هەرێمی کوردستان بکات نەوەکو تەمسیل بە حیزبێک. دکتۆر محەممەد، ینی ئێستا گەڕانەوەی هەرێم بۆ بەغدا گفتوگۆکردنی لەگەڵ بەغدا لە ئێستاە چارەسەری قەیرانەکانی هەرێمەکات؟ بەڵێ سەرەتا سڵاو لە بینەرانی بەڕێ سڵاو لە تۆ سڵاو لە هاوڕێی دێرینم کاک حەمەد لێر. لە ڕاستیە کاک حەمەد لێر بۆ باش بۆ بابەتەکە ڕۆشت. ئێمە بەشێکین لە عێراق، یعنی ئەسڵەن پێویستی بە گفتوگۆ نییە لە بینی هەرێم و لە بینی حکوومەتی فیدرالی عێراق، چونکە خۆشمان بەشێکین لە جەستەی حکوومەتی فیدرالی عێراقی کەواتە خۆمان چۆنە بێ بچینە گفتوگۆ لەگەڵ بەشێکە لە جەستەی خۆمان کە عێراقە. یعنی مەسلەی گفتوگۆکردن و ڕێکەوتن و ناکۆکی و دابڕان و ئەمانە لە بینی وڵاتانە، یعنی وڵاتی سربەخۆ واقعەکە بەم شێوەیە دکتۆر حتى یعنی لەسەر وای لێ هاتووە یعنی خراپە، یعنی ئەبووانە بێت، یعنی من مەبەستم ئەوەیە ئەبووانە بێت، یعنی شکە لە ڕاستیە خراپی پەیوەندی ئابووری نەک هەر لە چوارچێوی وڵاتێکە لە نێوان وڵاتانیشە کێشەی لێ دروستە بێت و لەوانەیە یعنی مەسەن کێشەی گەوریشی لێ دروست بێت. یعنی ئێستا ئەمە گەر سەیری بۆ نمونە بێنینەوە ئەوروپا لە یعنی سەردەمانێکی کۆنەوە هەتاوەکو ناوەڕاستی سەدەی پێشوو تا دوای کۆتایی جەنگی جیهانی دووەم، یعنی ناوچەیە بوو دائما پڕ ململانێ و شەڕ و جەنگ و خوێن ڕشن بوو، بەڵام لە دوای کۆتایی هاتنی جەنگی جیهانی دووەم دوای ئەوەی کەوا خەڵکی ئەوروپا گەشتنەوە قەنەعەتی کە بەستنەوەی ئەم وڵاتانە
بە بەرژەوەندی ئابووری لە نێوانیانە بێتە هۆکاری سەقامگیری هەموو ئەم کیشوەرە و لە ڕاستیشە ئەوەش ڕوویدا کاتە دکتۆر گەڕانەوەی هەرێم بۆ بەغدا گفتوگۆکان لەگەڵ بەغدا بەردەوامی هەبێت چارەسەری خێرانەکانی هەرێمەکات خۆی وەکوتم نابێ هەر بە شێوەی گفتوگۆش بێت دەمە تەمان حەقێکی دەستوری خۆمان هەیە یعنی ئەگەر بێت و ئێمە پابند بین بەو ئیلتیزاماتی کەوا لەسەرمانەوە ئەو ئیلتیزاماتەش لە ڕاستیە خۆمان بۆ خۆمان دروست کردووە ئەگینا یعنی پێش ئەوەی هەرێمی کوردستان دەست بۆ پرسی نەوت با و نەوت دەربێنێت و نەوت هەنار دەکا کە ئەمانە لە ڕاستیە هەمووی سەلاحیاتی حەسری حکوومەتی فیدرالی عێراقیە و بۆ هەرێمەکان و پارێزگاکانی عێراق بۆیان نییە یعنی پرسی بازرگانی حتا سیاسەتی دکتۆر تۆ باز دەفرۆشتنی نەوتەکەی لەلایەن هەرێمی کوردستانەوە پاش ئەوەی کە هەرێمی کوردستان بڕیاریدا بە فرۆشتنی نەوت ئێستا دوای ئەم بڕیارە دەگەڕێتەوە بۆ گفتوگۆکردن لەگەڵ بەغدا ئەمە بۆ چیە گەڕێنیتەوە ئەمە بۆ ئەوە گەڕێنمەوە لە ڕاستیە شکستی ئەوەی هەر ناوی نانم سیاست لە ڕاستیە سیاست چکە لە پێناو بەرژەوەندی وڵاتێکە یعنی بەکارێنرێ ئەوەی لە هەرێمی کوردستانە لە ڕاستیە مەجموعە خەڵکێکن بۆ بەرژەوەندی تایبەتی خۆیان بۆ کۆکردنەوەی دەسەڵاتی ئابووری لە نێو چنگی مەجموعە خەڵکێکا بۆی دەسەڵاتی خوان بسەپێن بەسەر هەرێمی کوردستانە یعنی لە بەرژەوەندی هەرێمی کوردستان نەبووە لە ڕاستیە و دەریش کەوت یعنی مەسەلەن ئەوەی کەوا ئەنجام درا لە هەرێمی کوردستانە یعنی خۆی بەسوێتەوە بە کۆمەڵێ التزاماتەوە بەرامبەر حکوومەتی تورکیا بەرامبەر کۆمپانیەکان کە بێ پشکی و کۆمپانیانە بدرێ بە شێوەیەکی لە ڕاستیە یعنی ڕێکەوتنەکانە لەگەڵ کۆمپانیەکانەوە عقدانەکە کراوە بۆ بەرژەوەندی هەندێک کۆمپانیای تایبەت بەو جیهاتانە و بەرژەوەندی ئەو کۆمپانیانە و بەرژەوەندی دەوڵەتی تورکیا ئەو ئەمێنێتەوە شتێکی کەمە بۆ هەرێمی کوردستان طبعا بەشی ئەو استحقاقانە ناکە کە خەڵکی هەیەی بەرامبەر حکوومەت لە موچە نەک ئەوەی کەواتەوە پرۆژەکانیش ئەنجام دەیت و بەڕێوە بیت. بەڵێ کاک لێر دێمە لای ئێوە کە دکتۆر محەممەد باسی لەوە کرد کە کورد لە پرۆسەی فرۆشتن یاخود ناردەکردنی نەوت تا شکستیە ناوە تۆ باز لەواکەی ئەوە بدانی هەرێم پێویستە ڕنگدانەوە واقعی ئێستایی هێزە بەشداربووەکانی ناو حکوومەت بێت بۆ سەردانی بەغدا یعنی ئەم شکستە پێکەوە هەموو لایەنەکان بەشدارن تایە؟ من لەگەڵ بۆچوونەکەی کاک دکتۆر محەممەد ڕەوفی برادری خۆشەویستمم تەمان و معلوماتی زیاترە منش لەگەڵام کە سیاسەتی لە ڕووی فەنیوانێ سیاسەتی نەوە لە ڕووی دەرهێنانیەوە لەوانەیە بڵین سەرکەوتنێکی بەدەستێ نابێت لە بەڵام لە ڕووی بە بازارکردنی نەوتوانێ یعنی زۆر ناشەفاف بووە و تووشی گەندەڵی بووە چونکە ئەوەتانی ئێمە دوودانە ساڵە ساڵی 2013 و 14 و 15 تاکو ئێستا پرۆژه یاسای بودجەمان نەبووە بێتە ناو پەرلەمانی کوردستانەوە لە پەرلەمانی کوردستانەوە پەسەند بکرێ ئێمە پرۆژه یاسای بودجەکە باسیەکەین خەڵک هەواتی ئەگا شتێکی بەسیر کاگە پرۆژه یاسای بودجە تو ئەبێ لانی کەم بە تەخمینی تحديدي أو بكيدا هات شنا خرجي شنا بلان شيء أبو شيء أبو هذاك صار فيها كي شنت كورتينان تبعينا وبيت أمل لا هكواني من لقل ريكاني كدكتورام أمل لا هكلا لا كدرواني إما كباسي وفدا كين علين من دزور لكن على كان تيشا بيشتري جوتو مال صالي 2012 13 شو علم بيز بو وداواش ما كردو كاتي خوي مال البرلمان كهريمي كردستان حكومتي هريمي كردستان كوميسيوني كي نیشتیمانی بۆ مفاوەزات دام مەزرێنێ ئەگەر ئێستا ئەو کۆمیسیۆنە نیشتیمانیە بۆ مفاوەزات هەبوایە کۆمەڵی اختصاصاتی جیاوازی تیا ئەبوو کۆمەڵی بەشی تیا ئەبوو ئێستا هیچ پێویستی بۆەوە نەئەکرد بڵین وەفدەکە پێویستە وەفدێکی هەرێمی کوردستان بێ وەفدێکی کوردی بێت ئێستا بۆ خۆی ئیشی خۆی کرد بەڵام بە هەر حاڵ تاکو ئێستاین نەبوون پێم چاکە ئەو وەفدەی کە ئەچێ وەفدێکی کوردی بێ تەمسیلی هەرێمی کوردستان بەشێکی ئەو وەفدانەی ئێستا دەچنە بەغا چ کێشێکی هەیە ئەزین چۆنە من نازانم وەفدەکە ئێستا کە ئەچێ بۆ بەغا کێ و کێنیە بە چ شێوەیە گەچێت بەڵام ئەگەر وەفدەکە وەفدێکی کوردی نەبێ تەمسیلی هەرێمی کوردستان نەکات ئەمە لە ڕووی ئەمە لە لایەکە وەکوی شارەتم پێویستە ئەو وەفدەکی سیاسی بێت و هەروەها وەفدێکی هونەریش بێت یعنی بەڕاستی ئێستا لەم کاتەیە بۆن منەکاڵێن وەفدێکی هونەری ناکرێ وەفدێک کە ئەچێ بۆ بەغا کە سەلاحەتی کولی بۆ مەسەلەی داهات و کۆمەڵەشر لە هەرێمی کوردستانە وەزیری داراییە بەبێ وەزیری دارایی بچێت وەزیر بریکاری وەزیرە کە خۆی کردو بریکاری وەزیر دابرنێت لە شوێنی بچێ بۆ ئەمە لە لایەکەوە لە لایەکترەوانێت پێویستە کۆمەڵە کەسی شارەزا کەسی پسپۆر لە بواری بودجەیە
لەگەڵ ئەو وەفدە هەبێ ئەمە هیچ کەم و کوڕی و نوقسانی نییە بۆ وەفدەکە ئەچێ لەگەڵ یانە هەبێت یاخود بە شێوەیەکی تر بڵین با سەرۆکایەتی لیژنەی دارایی یعنی من لەو بڕوایم سەرۆکایەتی لیژنەی دارایی لە پەرلەمانی کوردستان کەسانی چاکن و شارەزایان هەیە بە ئەوان لەگەڵ وەفدەکە بن ئەمە وەفدی هەرێمی کوردستانە هەچەنە ئێستا کە پەرلەمانی کوردستان لە کاروەساوە بەڵام ئەتوانرێ ئەو سەرۆکایەتی کەسێک کەسن وەکو سەرۆک و جێگر و بڕاردەرەکەی بچن بۆ ئەوێ لەگەڵ وەفدەکە بن بۆ ئەوەی بتواندێ زیاترین دەستکەوت بەدەست بێنرێ بتواندێت تۆ لە کاتی ئەو مفاوەزاتە کە ئەیکەی گوتو کاک دکتۆر ئیشارەتی پیاکە ئێمە خۆمان بەشێکی لەو مفاوەزاتی ناکا بەڵام لە کاتی ئەو گفتوگویانە نەخرینە جۆرە وەزعێکەوانێ کە ئێمە دوایی نەزانین ئایا خەتای حکوومەتی عێراقی بوو یاخود خەتای حکوومەتی هەرێم بوو کاتینەوە چونکە ئێستا ئەبیستم زۆر لە کەناڵەکان باسی ئەوە کرێنە وەڵا ئێمە بگەڕێنەوە بۆ حکوومەتێک کە حکوومەتێک هیچ اقتصادێکی نییە هیچ بێسەروبەرەی نییە کە حکوومەتی عێراقە کاکە تۆ بەشێکی لەوە خۆ ئەمەی پێشتر ئەگەر باشترە هێناوە قەیناکە ئێمە بۆ نمونە با بڵێن داهاتی نەوتی بەسەربەخۆ داهاتی نەوت ئەفرۆشین نەوەکو ئابووری سەربەخۆ بەسەربەخۆ نەوت ئەفرۆشین داهاتەکانی تریشەوە خۆی هەر هەمانەقی بە سەربەخۆیەوە نییە باش ئێمە بابزانین داهاتی نەوت خراە بوارەکانی تری کەرتەکانی کشت و کاڵەوە کە ئێمە بتوانین اقتصادێکی پتەوی پێدروستکەین باشە پرسیارێکی شتێکی تر هەیە کاک چیاگەر یارمەتیم بیت ئێمە کۆمەڵێک کۆمپانیامان هەیە لە یاسای نەوت و غازی هەرێمی کوردستان یەکێک لەو کۆمپانیانە یەکێک لەو کۆمپانیانەیە کە هەیە مەسەلەی سندوقی داهاتی نەوت و غازە کە ئەم سندوقە پەرلەمانی کوردستان پەسەند کرا و پێویست بوو بچێتە بواری جێبەجێکردنەوە تاکو ئێستا هەیەتێکی بۆ دانراوە هەروە کۆمپانیای بازارکردنی نەوت ئەم شتانەگەر جیا بکراتەوە ئەتوانین بڵین تا ڕادەیەک شەفافێتە بوو گەندەڵی کەمتر ئەبوانێ نەوکو بڵین بە تەواوەتی بەڵام تاکو ئێستا هیچ شتێک لەو شتانە نیە و دیوانی چاودێری دارایی تاکو ئێستا نازان من دەرەوەی سلەیمانی بەڵات نییە. بەڵێ دکتۆر محەممەد ئەوەی کە کاک لێرش باسی کرد ینی کورد لە فرۆشتنینەوە چی دەستکەوتەوە ئابووری سەربەخۆ چۆن دروستەکرێ ینی لە ماوەی ڕابردوو حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاریدا خۆی نەوت دەربێنەوە بیفرۆشێت توانی بەمە چی بکات؟ من ینی اعتراضێکی گەورەم هەیە لەسەر ئابووری سەربەخۆ یعنی هیچ وڵاتێک بە وڵاتی گرتوەکانی ئەمریکاشەوە کە تا ڕادێکی باش ئەتوانێت ینی سەربەخۆی ئابووری بۆ خۆی دابیر بکات سەربەخۆ نیە چونکە پەیوەندی ئابووری لەگەڵ وڵاتانی ترا هەوە ئەعتیمادی ئابووری لە بینی وڵات و وڵاتێکی ترا هەیە و لە خزمەتی وڵاتەکانە کە پەیوەندی ئابووریان هەبێت و بە تەواوەتی ینی لە چوارچێوەی وڵاتەکەی خۆیانە ینی دانەخرێن ینی بەڵێن انغلاقی اقتصادی دروست نەبێت چونکە لە بەرژەوەندی ئەو وڵاتەش نییە چ جای ئەگەر ینی هەرێمێک ئەگەر بەشێ بێ لە وڵاتەکەی خۆی و سەربەخۆی ئابووریش ینی پلە بەرزەکانی لە وڵاتێکا دروست نابێت کە اعتیمادی گەورەی لەسەر تاکە سەرچاوەیەکی بۆ بەدەستهێنانی داهات بێ وڵاتە نەوتەکان دائیمەن و کۆڵێن پلەی وەڵابوونیان یعنی دەرەجەی ئینکیشافیان بەڕووی جیهانی دەرەوە زۆر گەورەیە چونکە اعتیمادیان لەسەر جیهانی خارجیە بۆ هەناردەکردنی نەوتەکان چونکە ئەگەر نەتوان نەوتەکەی خوان هەناردەکەن هیچ داهاتیان دەست ناکەوێت لە وڵاتێکی وەکو ئێمە یاخۆ هەرێمێکی وەکو ئێمە کە اعتیمادی گەورەمان خسووەتە سەر نەوت ئەوش طبعاً نەتیجەیەکی خراپی ئەو کارانەیەکەوە هەرێمی کوردستان ئەنجامی دا و من ناوی نانم سیاست لە ڕاستیە چکە سیاست بێ لە چوارچێوەیەکی نیشتیمانیە ئەنجام دەرە پرۆسەیەکە لە چوارچێوەیەکی نیشتیمانیە ئەنجام درابێ لە هەرێمی کوردستانە ئەوە نییە تۆ ئەگەر پشتی تەواوت بەس بە نەوت یعنی ئەبێت هەر چۆنە بێت یعنی مەسەرەن بڕێکی زۆر لەو سەرچاوەیە سروشتێ بنێریتە دەرەوە بۆ ئەوەی ببێتە سەرچاوی سەرەکی داهاتەکەی تۆ وڵاتی ئێمەش لەبەرەوەی بوارەکانی تر چالاکیەکانی تر هەمووی داخراوە نەماوە داهێزراوە تۆ بێ بازاڕی خۆت پڕکەی لە کاڵا و خزمەتگوزاری لە ڕێگەی هاوردەکردنی و کاڵا و خزمەتگوزاری ئەمە کەواتە پێی ناوترێت سەربەخۆی ئابووری حتا ئەگەر تۆ یعنی لە توانیشت لە ڕێگەی هەناردەکردنی نەوتەوە نەختێکی بیانی تەواو دەستکەوێت بۆ دابینکردنی کاڵا و خزمەتگوزاریەکانە و دکتۆر محەممەد ئێستا زۆر باز لە پرۆژەکانی وڵا کرابێ بەوەی کاو بتوانانی لە دەرەوە هاورد دەکەی کە لە ڕاستیە ئەمە بە هیچ شێوەیە نابێت بە سەربەخۆی ئابووری ئەتوانی بڵێ سەربەخۆبوونی هەرێمی کوردستان لە فرۆشتنی نەوتە لە هەناردەکردنی نەوتە
ئەگەرچی ئەوش نەتائجی خراپی هەیە وەکووتمان سەرکەوتو نەبووە لە هەرێمی. دکتۆر محەممەد ئێستا باز لە پرۆژەی بودجەی 2016 عراق کرێ کورد چۆن ئەتوانێت بەشدار بێ چۆن ئەتوانێت سوود لە پرۆژەی بودجەی 2016 عراق بینێەوە وەفدی دانوستانی کورد کە دەچێتە بەغدا پێویستە چی بکە یان نوێنەرانی کورد لە بەغدا پێویستە چی بکەن؟ لەگەڵ خۆی لە ڕاستیە یعنی مەسەرەن هیچ بارێکی لە بەردەمان نەماوە ئیلا ئەوەی کەوا ئەو یاسایەکە وەکو پرۆژەیە و خراوەتە بەردەمی پەرلەمان چونکە لە ڕاستیە سیاقە کراوە ئەنجومەنی وەزیرانی عێراقیش مصادقەی لەسەر کردەوە ئێستا نێراوە بۆ پەرلەمانی عێراقی لە پەرلەمانی عێراقیە یعنی مۆناقەشەیەکەن و ئەبێ بە یاسا ئەو کاتە یعنی یاسایە تۆ ئیلزام کراوی کەوا ڕۆژانە 550,000 بەرمیل نەوت لە ڕێگەی ئەو بۆرێنەوتی کە گاتە جیهان بۆ تەسلیمی کۆمپانیای سۆمۆی بکەیت ئەویش لە بەرامبەرە لە 170 بودجەی عێراقت بۆ ئەنێرێ دوای بڕینی نەفەقاتی سیادی و حاکم کەواتە هیچی لە بەردەمان نییە ئللا جێبەجێکردنی ئەو یاسایی کە دەرەچێت لە ئایندەیەکی نزیکە. بەڵێ کاک لێر ینی دکتۆر باسی لەوە کرد کە کورد لە بەردەم ڕێکەوتنێکایە وەکەوەی کە لە ساڵانی ڕابردوو لەگەڵ حکوومەتی عراقی کردیان و دواتر وەکو هەردوو لا باسییان کرد پێیوەست نەبوون مە ڕێکەوتنەکەەوە پێویستە کورد 550,000 بەرمیل نەوت ڕۆژانە بفرۆشێ بۆی لە 170 بودجەکەی وەربگرێ ینی دەتوانێت ئەمە بکات یاخود بۆچی لە ڕابردوو لەمایە سەرکەوتو نەبوو بۆ بەڵێنەکەی شکان ئەزانین چۆنە ئێمە کە تۆ باسی ئەوە ئەکەی وەکو هەرێمێک لەگەڵ ناوەندا ڕێکەوتن ئەەکەیت ئەبێت ئەوە لەبەر چاو بێت ئەو ڕێکەوتنەکە ئەیکەی ئەگەر بێت و بە ڕوونی نەبێت و خەڵک پێی نەزانێ و پەرلەمان و ئەنجومەنی پەرلەمانی کوردستان و ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئاگادار نەبن و خەڵک لە وردەکاریەکە خەڵکانی شارەزا لە وردەکاریەکانی ئاگادار نەبن لە زۆر کاتە ئەبێتە هۆی ئەوەی کە ئەو عەقدا یاخود ئەو ڕێکەوتنە بە شێوەیەکی ترە بکەوێتەوانێ ئێمە بڵین خەتایەوە ئەو بڵێن خەتای ئێمەیە بەڵێ ئێمە ئەڵین لە سەردەمانی پێشووە لەگەڵ ئەوەی ئەو پارەیەشی کە ناردووە کە بەشی بودجەی تەشغیلی و بەشی بودجەی وەبەرهێنانیشی کردووە ئەڵین کۆی ئەو پارانی کە نادوێتی بۆ هەرێمی کوردستان کاتێ بوو نەفەقاتی سیادی و نەفەقاتی حاکمی لێ دەرکراوە لە ساڵ 2.5 بۆ 2.5 بۆ 11 بووە لەوە زیاتر نەبوو بەڵام لەگەڵ ئەوەشە هەر بەشی کردووە بەڵام ئێستا بەنسبەت حکوومەتی هەرێمی کوردستانەوانەیە کە ئەچێت ئەو هەر شتێ لە کاتی خۆیان باس ئەکرێ ئیمڕۆ سەردەمی ئیمڕۆ ئێمە ئەڵێن شتی نوێ ئەوەیە بە نسبەت حکوومەتی عێراق حکوومەتی هەرێمی کوردستانەوانەیە لە کاتێکە کە ئیتفاقیەکی 50 ساڵیەکە لەگەڵ وڵاتێکی ترە کە دراوسێمانە لە کاتێکە کە ئێستا ئێمە قەیرانی داراییمان هەیە پێویستە لە بواری ئابوووریە هەوڵی بدەین بەرەو پێشەوە بڕوا گەشەی پێ بکەین هەلی کار دۆزینەوانەیە بازار ببوژێتەوانەیە پرۆژەکانین کا لەبەرەوە ئایا کامیان باشترە بەڵام وەکو چۆن ئیشارەتیشم پێیاکە وەختێک ئەو وەفدە ئەچێ ئەگەر بێت و وەکو وەفدێکی کوردی بچێت و هەروەها پێکاتەی سیاسی و نەریتیابێت جیاواز لێ بکەم دکتۆر محەممەد ڕەوف باسی لەوە کرد کە کورد شکستیاناوە لە دەرێنانی نەوت و فرۆشتنی من پرسیارەکەم ئەوەیە ئێستا کە بڕیارەدا بگەڕێتەوە بۆ بەغدا و گفتوگۆ لەگەڵ بەغدا بکات ڕاوێژ بە هەموو لایەنەکان کراوە من نازانم ڕاوێژ بە لایەنە سیاسەکان کراوە نەکراوە بەڵام من ئیشارەتێکم پێ ئەوە ئەڵێم پێویستە وەفدێکی کوردی بێت ئەو وەفدە کوردیە پێکاتەیەکی کەسانی سیاسی و کەسانی هونەری تیا بێت و ئەو وەفدەکە ئەچێت ئەو ڕێکەوتنانەکە ئەکرێت چ نوێنەرەکانی کورد لە بەغا چ لە ئەنجومەنی نوێنەران چ ئەوانەی کە لە دەستگای جێبەجێکردنان چ پەرلەمانی کوردستان پێویستە ئاگاداری ئەو ڕێکەوتنە بێت بۆ ئەوەی سبینە ئەو ڕێکەوتنە بە چ شێوەیەک ئەگەر سەری نەگر ئەگەر ئەقەلەی تێکرا ئەگەر لەلایەن هەرێمی کوردستانەوە بوو یان لەلایەن حکوومەتی ناوەندیەوە بوو خەڵک بڕیار باد یاخود هێزەکانی تر بڕیار بن کە بە چ شێوەیەکە بێت بەڵام ئەگەر ئێمە شتەکان ژێر بەژێر کرا و بە شێوەیەکی تر کرا و نەزاندا ئەوە ناتوانین ئیتر بڵین ئێمە خەتای کێ و خەتای کێ نییە بەڵام لەگەڵ ئەوە ئێمە ئەڵێن سیاسەتی بە بازارکردنی سیاسەتی بە بازارکردنی نەوت لە هەرێمی کوردستانە شەفاف نییە یعنی شەفاف نییە ئەوەتانی ئێمە زۆر لەوەی زیاتر کە حکوومەتی عێراقی داوامان لێ دەکا کە دەڵێ 550,000 بەرمیل کە لە بەشی نەفەقاتی سیادی و نەفەقاتی حاکیمەش بەشی ئێمە ئایا لە دەرمان و لە خواردن و لە کۆمەڵێ شتی ترە ئەمان ناتێ لەگەڵ ئەوەشە اینجا هەموو مانێکیش تقریبان تریلیۆنێک و 57 ملیارد دینارمان بۆ ئەنێریەکە بۆمان ئەنێری ئەگەر ڕێکەوتنەکە بکرێت لە دوای سەری ساڵی 2016ەوە ئەم بابەتانش ببڕێ
ئەگەر نازانم ئەبڕێ نابڕێ بەڵام ئەگەر ئێمە نەتوانین وەکو هەرێمی کوردستان وەکو کورد نەتوانین لەگەڵ حکوومەتی عێراقیە وەفدی ئەو وەفدەی کە ئەینێرین بۆ ئەوێ زیاتر مەبەستێکی نیشتیمانی هەبێت مەبەستێکی دڵسۆزانی نەبێت بۆ هەرێمی کوردستان بەڕاستی لەوانەیە ڕەفعەکە تێک بات ئەگەر بێت و ئەمە لەلایەکی ترەوانەیە ئەگەر وەفدەکەمان وەفدێکی کوردی نەبێت یعنی لەوانەیە حکوومەتی عێراقی دوو مووقیف وەرگێ مووقیفێکیان تۆ بە هێرش زانێ وەکو حیزبێ وەکو لایەنێک وەکو شتێک تەماشات بکات و نەڵێ وەکو کورد ئەوەندە بنایەتێ و پێداگیری زۆر و مەرجی زۆرە لەسەردا بنێ لەوانەشە لە هەمان کاتە هەمووی وباتێ بۆ ئەوەی بڵێ من نەقم نییە بەسەر خۆتانەوە چیلیەکەن چیلیانەکەن بۆی نەفتێنەوت کا بەسەر ئاگرەکە و شەڕێژی جا لەسەر پارە دروست اینجا خەڵکی تریش چاوەڕێی موچەبڕینی زیاتر بکە بەڵام شتێکی تر حەزەکەم کاکچیە ئیشارەتی پێ بەم ئێمە بمانێت بەم چوونەی کە ئەگەر بێت و هەرێمی کوردستان لەگەڵ بەغایە بگاتە ڕێکەوتنێکی باش ڕێکەوتنیەکی شەفاف ڕێکەوتنێکی چاک ئەمە ئەوە نییە ئیتر بە تەواوەتی هەموو قەیرانە دارایەکان کۆتایی پێ ئێنێ لانی کەم مەسلەی موچە کە ئێماڵین 150 ملیار دینارە لە مانکێکە بە هەموو موچەکانەوانێ ئەوە دابی نەکات و وەشتێک تری شێمێنێتەوە بۆ پرۆژە خزمەتگوزاری و پرۆژەی ئاوەدانکردنەوە تەندروستی و پەروەردەش. بەڵێ دکتۆر محەممەد کاکلێر باسی لەو هۆکارانە کرد ئەگەر لە داهاتووە وەفدی کوردی بچێتە بەغدا ڕای حکوومەتی عراقی چۆنە بێ پرسیارەکەەوەی ئێستا کە حکوومەتی هەرێم بڕیاری داوە گفتوگۆ لەگەڵ بەغدا بکە لەگەڵ ساڵانی ڕابردوو مووقفی کورد چۆنە ئایا بەهێز ئەیبینی؟ بەڵێ ئەنی سەرەتا من ئەبێ ئەوە بڵێم ڕاستیا ئەو وەفدەی کە چێ بۆ بەغدا ینی من ناتوانم نایبنێم حکوومەت چکە تەمسیلی هەموو هەرێمی کوردستان ناکە ئەمە لایەک تریشەوە ئەو خەڵکانی کە ئەڕۆن بۆ گفتوگۆ بۆ ڕێکەوتن لەگەڵ بەغا بە قەناعەتەوە ناڕۆن لە ڕاستیە یعنی وە کۆڵی ناچاری پاڵی پێوە ناون لایەک تریشەوە فشاری لایەنەکانی تر لایەنە هەرێمی دەرەکیەکان وای لێکردوون کە محاولە بکەن لەگەڵ بەغا ڕێکەوەن یعنی کە جهتێک کە یعنی بە قەناعەتەوە نەڕاو یعنی کۆڵێ بڕای بەو جۆرە ڕێکەوتنە نەبێت و پەشیمانیش بێت وەکو چۆن پار ڕێکەوتنیش کرا و چوارچێوەی یاسا و ماوەیەکیش یعنی تا ڕادەیەکی کەم ینی زۆریش پابند بوو بەو ڕێکەوتنەوە وای کردکەوە حکوومەتی فیدرالی عێراقیش وەکو پێویست بودجەکە نەنێرێ بۆ هەرێمی کوردستان دوایتریش یعنی وکۆڵێ پەشیمان بوونەوە مەسلەیەکی کوردی هەڵێ سواربوون عیبێک و دابەزین دوو عیب یعنی لە ڕاستی ئەمە بڵین وەکو تەجروبەمان هەیە لەگەڵ ئەم جهەتەی هەرێمی کوردستانەکە چێ بۆ بەغا کە احتیمالی پەشیمان بوونەوەی تایە و ئەمە لایەک تریشەوە لە ڕاستیە هەرێمی کوردستان خۆی پابند کردەوە بە کۆمەڵی ئیلتیزاماتەوە بەرامبەر کۆمپانیای نەوتیەکان کە بە بەردەوامی داوای استحقاقاتی خۆیانەکەن چونکە ئەوان پاریان سەرف کردەوە بێ یعنی ئەو پارەی کە سەرفیان کردەوە کولفەیە بیگێڕنەوە لە ئەنجامی دەرهێنانی نەوتە بە بەردەوامی و کۆڵێ ئەکێشن بەسەر هەرێمی کوردستانە کە داوای پارەکەی لەکەن ئەمە لایەک تریشەوە لەو ماوەی پێشواوەکو بیسمان عقدی کردووە لەگەڵ کۆمپانیەکە کە ڕۆژانە بڕێک نەوتی تەسلیم کا تەسەورەکەم 700,000 بەرمیل بێ لە ڕۆژەکە ئەویش بۆ هەر مانگێک 825 تا 150 ملیۆن دلاری باتێ ئەمەش طبعا ئەمە پابند بوونە والتیزاماتە بەرامبەر حکوومەتی هەرێمی کوردستان بێ پابند بێت چۆن یعنی لەلایەکەوە بێ پابند بێ بەو ئیلتیزاماتی کە بەرامبەر و کۆمپانیانە هەیەی لایەکشەوە بێ خۆی پابند کار لەگەڵ حکوومەتی فیدرالی عێراق عقدێکی 50 ساڵی هەیە لەگەڵ حکوومەتی تورکیا بێ نەوت هەناردەکات لە ڕێگەی ئەو بۆریە نەوتیکەوە بە خاکی تورکیا ئەچێوت و طبعا حکوومەتی تورکیاش بەداوامی طبعا هەر فشاری لەسەرێتیکەوە ئەو استحقاقی کە بەرامبەر حکوومەتی هەرێم هەیەی ئەوترێت لە جیاتی ئەوەی کە $1 بۆ هەر بەرمیلە نەوت بنێرە ژێر بەژێر کراوە $5 ئەمە دەنگێکە بیستومانە لە ڕاستە ئاخۆ ڕاستیان نەڕاستە ئەوە بێت یعنی ڕوون کرێتەوە بۆچی تاوەکو ئێستا ئەو ئیتفاقیکەوە هەیە لەگەڵ تورکیا کراوە بۆ ماوەی 50 ساڵ بەندەکانی دیار ناکرێت ئەکرێت یعنی هەندێشتی تیا بێت کە یعنی مەسەلەن کەس قوبوڵی نەکا بۆیە یعنی دیاری دەری ناخەن بەرامبەر پەرلەمانی هەرێمی کوردستان
کە ئێستا ئیفلیش کراوە نە بەرامبەر ڕای گشتی يعني دیار نییە ئەو عقدە چۆنە دیارە عقدەکە ئەوەندە لە مەسلحەتی حکوومەتی تورکیا کە شەرمەکەن بەندەکانی دیاریکەن ئەمانە هەموو وای کردووە کۆڵێ جەماعەتی هەرێمی کوردستان لە گێژاوێکا بژین لەلایەک پابندن بە ئیلتیزاماتیان بەرامبەر تورکیا لەلایەک پابندن بە ئیلتیزاماتیان بەرامبەر کۆمپانیا نەوتیەکان لەلایەک پابندن بەرامبەر ئەو کۆمپانیای کە ئەبێت یعنی نەوتی تەسلیم کەن لای ترش ئەیانەیە جارێکتر خۆیان پابندی ئیتیفاقیە بکەن لەگەڵ حکوومەتی فیدرالی عێراقی ئەمە وای لێ کردووە لە ڕاستیە و کۆڵ داوامەیەکە بژین ئەم سەری خۆیان نازانین یعنی ڕاست و چەپی خۆیان لێ تێکچۆ لە ڕاستیە لەو لە گێژاوێکی واژین لە ڕاستیە ئەمە واکە کە لە هیچ لەو هەنگانەی کە ئەینێن سەرکەوتوو نەبن بە تایبەتی بۆ ڕێکەوتن لەگەڵ حکوومەتی فیدرالی عێراقیە و نیەت باشیشی تیانە لە ڕاستیە ئەم وەفدەی کەشێ بۆ کاک لێر دکتۆر محەممەد باسی ئەو مووقفانەی کوردی کرد کە لە ئێستاتیاتی پێت وایە لە پرۆژەی بودجەی 2016 عێراقا کورد چی بکات بۆەوەی ئێستحقاقی خۆی لە سەتا حەفدەکە بەدەست بێنێ و نوێنەرەکانی کورد چیان لە ئەستۆیە نوێنەرەکانی کورد کاک چیە ئیشارەتم پیا با سێبارەشی کەموانی پێویستە نوێنەرەکانی کورد بەو ڕۆحێتەوە بچن کە ئەوان ئەچن بۆ مەسەلەی ڕێکەوتن لەگەڵ حکوومەتی عێراقیە وەکو هەرێمێک لە چوارچێوەی عێراقا و حەقیان هەیە بەسەر داهاتی بەس لە گفتوگۆکە نەبوو لە نوێنەرانی کورد بوو کاتێک لە پەرلەمان گفتوگۆی پرۆژە بودجەی 2016 کرێ کاکە چیە مەسەلەی نوێنەرانی کورد ئەگەر بێت هیچ ئیتیفاقێکی حکوومەتی هەرێمی کوردستان و لە هەمان کاتیشە هیچ اتفاقی لە بینی حکوومەتی ناوەندیان نەبێت نوێنەرانی کورد لەوێ خۆشیان نازانن بەڵام هەندێک لە نوێنەرانی کورد دەڵێن کێشەکانی هەرێم گواستراوەتەوە بۆ بەغداژ من مەبەستەکەم لەوە بوو اینجا ئایا نوێنەرانی کورد کەمینەیەکن لە ناو پەرلەمانی عێراقا لەوێ ئەگەر ئەوانی حتمیان بەشە بن هەرێکیان بە شێوەیەک باسی هەرێکیان بە شێوەیەک تعدیلات بکە هەرێکیان بە شێوەیەک مناقەلە بکە هەرێکیان بە شێوەیەک اینی کە ئەمەش خۆی لە خۆیان نابە ئەمە هیچ ڕۆڵێک نابینێت و ناتوانن ئەوان بەو شێوەیە ڕۆڵ ببینن لەبەروی هەرێمی کوردستان قیادەی سیاسی هەیە هەرێمی کوردستان هەتاکو ئەم دقەیەش حکوومەتی هەیە ئەوە ئیشی حکوومەتە کە ئیشارەتمان پیا ئیشی حکوومەتە کە بتوانێت کە لە کاتێکە ئەچێ بۆ ئەیەکە وتمان وەفدێکی سیاسی و هونەری بێ و بتوانێت لەگەڵ نوێنەرانی کووردا بە هەموو لایەنەکانەوە لەوێش بەردەستگا تەنفیزیەکانی ئەوێش ئەوەی کورد کە لەوێن نەوکو نوێن هەر ئەندامانی ئەنجومەنی نوێنەران لەگەڵانە دابنیشێ پێکەوە بۆ ئەوەی بتوانێت ئیتفاقەیەکی چاک بکەن لەگەڵ حکوومەتی عێراقی بودجەش اینجا شتێکی ترێک کاکە چیە بودجە ئەمە شتێک نییە و ئەوەنە بە کۆمەڵێک کەزیان ئەوەنە بە گرانی ئەگرن حکوومەتی عێراقیشمان بۆ ناکاو چی و ئەمانە وازانن بۆ 10 ساڵە بودجە بۆ ساڵێکە تۆ ئیمساڵ فەرزی ئەوە تۆ بتوانێت لە ئیتفاقەکانی نێوکە کە هەموو مانگێک تریلیۆنێک و 50 میلیارد دینارێ بۆ بنێرێ تۆ لە دەروێ ئەوەش خۆ لە پرۆژه یاساکە ملزەم نەکراوە کە حکوومەتی هەرێم شتی تر دەنێرێت تۆ لە ڕێگەی تەنکەرەوە نەوتەنێرێت لە ڕێگەی ترەوە نەوتی تر بنێرە تۆ لەوەشیانە وەرە شەفاف بە ئەمەیان بیسەلمێنە کە تۆ لەوەی بەغا شەفافتری ئەمەش بزانە داهاتەکە چەنە بێ بە ئەم داهاتەشیان بچێتە سەرەوەی کە موچەکانی تر بیرێت بچێتە موچەکان کەڵەکە نەبێ بچێتە سەرەوەی کە پرۆژەی بەرهێنان و خزمەتگوزاری بۆ خەڵک بکرێتەوە بزانین لەو کاتە ئێمە ئەومان بۆ ئایا با بزانین وەزارەتی سروشتیەکان زیاتر ملزەمە بە بەڵێنەکانی و شەفافە بێت و بڕەنەوتەی کە بە تەنکەرە ڕوات یان زیاتر کە ئەڕوا لە 550 بەرمیلەکە یاخود حکوومەتی عێراقی یعنی ئەمە بۆ ماوەی ساڵێکیشە ئەمە بۆ ماوەی ساڵێکیشە خۆ بۆ ماوەی 10 ساڵنیە ئێمە ئەوەنە هینی گەین و وەکو دکتۆر محەممەد ڕەوفوتی ئەمە شتێکەی تر ئێمە بە نیەتێکی باشەوە نەچین کا دکتۆر بەواقعش نیشەڵم سەرکەوتن بەدەست نایانێ بەڵێ کاک لێر دکتۆر محەممەد ئێستا باس دەوا کرێکە گریمانەیەکێک کە حکوومەتی عێراقیش هەمان ئەو قەیرانانەی توش بێ کە سەرمی کوردستان تووشی بووە سەبارەت بە داوازینی نرخی نەوت لەسەر بازاڕەکانی دنیا ینی ئەوانە چ قەیرانێک تووشی هەرێمەکەن چ قەیران تووشی عێراقەکەن نرخی نەوت گەر لەم ساری کە ئێستا زیاتر داوەزێن لە ڕاستیە حکوومەتی عێراقیش بە تەواوەتی تووشی ینی قەیرانێکی گەورەی ئابووری بووە بە هۆکاریەوەی کەوا ئەویش ینی بۆتە وڵاتێکی ڕێعی کە ئەتیمادی سەرەکی لەسەر هەناردەکردن نەوتەوە ئەمەشە زانین بودجەی عێراقی لەسەر ئەساسی چەندێ نەوت هەناردەکە نرخی نەوت چنێکە یعنی دانراوەکەوە بۆ ساڵی ئایندە
عێراق ڕۆژانە 3,600,000 بەرمیل بە نەوتەکەی هەرێمی کوردستانەوە هەنار دەکات. تەخمین کراوە کە نرخی هەر بەرمیلێ نەوت بە 45 دلار. طبعا ئەمە لە چاو ساڵانی پێشوە ینی تقریبا نیواونی و کەمی کردووە کاتێکە نرخی نەوت زۆر بوو زیاتر لە 100 دلار بوو بۆ هەر بەرمیلێک. ئەو کاتە عێراق بودجەکەی خۆی بەتەواوەتی دابی نەکرد ئەوەی کەوا ینی تەخمینی کردبوو سەرفێ کردو و دواتریش ینی بودجەیەکی بڵین تەکمیلیشی دانا و هەندێک پارێکی دانا وەکو احتیاط بەشێکی زۆریش طبعا خراوە بەردەسی بانقی نێوەندی عێراقیەوە. بانقی نێوەندی عێراقی سەردەمانی بوو تقریبا 85 ملیارد دلاری هەبوو وەکو احتیاطی لە بەردەسی بانکی نێوەندی عێراقیە. ئێستا تقریبا تۆزێ زیاترە لە 60 ملیارد دلار کەواتە نزیکەی 20 ملیارد دلارێک ڕەسیدی بانکی نێوەندی عێراقی دابەزیوە. لە هەمان کاتیشە ئێمە زانی ساڵانە بۆ ئەوەی کەوا عێراق کاروباری ئابووری خۆی بابەڕێەوە و ئیلتیزامەتە دارایەکانی خۆی بابەڕێەوە بە تایبەتی دوای جەنگی داعش کە خەرجیە سەربازەکانی ئێجگار زۆری کرد زۆر بووەوە هەروەها چەک و تەقەمەنێکی زۆر ئەکرێ لە دەرەوە وای کردووە کەوا ئیلتیزاماتی عێراق ئیلتیزاماتە مالیەکانی زیاد کات لە هەمان کاتە بۆ بە هۆکاری ئەوەی کەوا ینی قەرزێکی زۆر لە دەرەوە بکە زیاد لە 80 ملیارد دلاری قەرزارە حکومەتی عێراق. کەواتە حکومەتی عێراقش بە دەرنیە لە قەیرانی ئابووری. طبعا ئەمە چی دروستەکە مواد دروستەکە جۆرێک لە تەقەشوف دروست بێ لە نەفقاتی حکومەتی عێراقیە کە نەفقاتی حکومەتی عێراقی کەم بێتەوە لەسەر ئەو ئەساسش دانراوە بۆ حکومەتی هەرێمی کوردستان کەوا لە سەدا 17 دوای لێدەرکردنی هەموو ئەو خەرجیانە بە پێدانەوەی قەرزەکانیش ئەوەی ئەمێنێتەوە طبعا بۆ عێراق و بۆ هەرێمی کوردستانیش لە چاو جارانە زۆر کەمە. کەواتە لە ئەنجامە ئەو قەیرانە ئابووری کەوا عێراقیش تووشی بووە ڕەنگەداتەوە بۆ هەرێمی کوردستان لە باشترین حاڵەتەکانی ئەگەر بێت و پەیوەندەکانی هەرێمی کوردستان و عێراق زۆر باش بێت و هەردوو لا ئیلتیزامیان هەبێ بەو پابەندی کەوا پرۆژه یاسای بودجەی ساڵی 2016 دایناوە لە بەرامبەر هەردووکیان. طبعا وەکوتم کاریگەریەکان خراپە بێ بۆ سەر ئابووری عێراق و ئابووری هەرێمی کوردستانش. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێزان دکتۆر محەممەد ڕەووب مامۆستای زانکۆ پسپۆڕی ئابووری کە لە شاری سلێمانۆ لەگەڵمان بووی. هەروە دلێر مەحموود ئەندامی خولی پێشووی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنێکی یەکێتی نیشتیمانی کوردستان کە بەڕێزیشیان لە ستۆدیۆکەمان لە شاری سلێمانۆ لەگەڵمان بوو.